کوردستانەکانی ئێرەمەش دۆڵەمەندن بە تایبەتی لە بوونی کەو کە بە قاسپەکەی دێناسینەوە بێجگەلەوە سوێسکەشمان هەیە بەڵێ باڵندەی تری وردیشمان هەیە وەکو چۆن لە ناوچەکانی تری کوردستاندا بوونیە. خۆشبەختانە من لە 2015 بۆ 16 گەشت دەکەم بە ناوچەی چیاکان لە دوای ئەو ساڵەوە دیاردەی ڕاوکردن زۆر کەمی کردووە. هۆکارەکەش ئەوە دەگەڕێتەوە بۆ دروستبوونی چۆمەڵە گروپ و بە تایبەتی گروپی جینگە پارێزی کە تاکید دەکەنەوە لەسەرەوەی پێویستە ئەو ئاژەڵانە کێوین پارێزراوە بوون هەروەها باڵندەکانی بە تایبەتی کەو چکە ئەگەر بێت و ڕاو بکرێن ئەو چ باڵندەکان بێت یاخود ئاژەڵە کێویەکان بێت کەم دەکەن و کوردستان سروشتمان بێبەش دەبێت لێیان. فصلی بەهارە جوانێ دەشت و چێ خۆشە فصلی بەهارە خانم دەشت و چێ خۆشە لە دەشتێکانێ رەنا لە دۆڵوە نەوشە بلا لە دۆڵوە نەوشە و ببمە لە خڕوە نەوشە ئایوای سەرتای بە پایزێڕ بێ پڕدەشتی باشێڕ بێ هەمووی چاو بجێڕ بێ من هەر تۆم دەوێت و ئایوای سەرتای بە پایزێ و بێ پڕدەشت و پڕچێ و بێ هەمووی خەندە لێ و بێ من هەر تۆم دەوێت و دیارێمە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان کە سەبارەت بە ژینگە و سروشتی ناوچەی پشدەر بوو واتە دەڤەری پشدەر بوو. پێم خۆشە لە کۆتاییدا پامێک بدەم سەبارەت بە پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکەمان. پەیامی یەکەمم بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێزی و سروشتیە، دواتر پەیامم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە، دواتر پەیامم بۆ ئەو گروپ و کۆمەڵە شاخاوانیانەیە کە سەردانی ناوچەکانی سروشت دەکەن بە تایبەتی ناوچەخاوەکان دەکەن کە ڕۆڵێکی گرنگ بگرن لە پێگەاندنی پەیامی هۆشیاری ژینگەیی تاوەکو هەندێک دیاردە هەیە کە کاری لەسەکراوە کەم بۆتەوە بەڵام بەرەو بڕی بچێت بە تایبەتی مەسلەی بڕینەوەی دار و درەخت لە چیاکاندا کە سروشتی مەدایمە پێویستی پێەیە. دووهەمیشیان ڕاوی ئاژەڵە کێویەکان یاخود باڵندە کێویەکان کە ئەگەر بێت و بەردەوام بێ و کاری گشتی لێسەر نەکرێت چ لەلایەن ڕێکخراوە ژینگە پارێزەکان چ لەلایەن ئەوانەی کە گرنگی دەن بە ژینگەوە دیارە کوردستانەکەمان وەک چۆڵەوایین لێ دێت لە مەسلەی ئاژەڵی کێوی یاخود لە باڵندەکان. پامی سێمیشم پێیوەستە بە مەسلەی گرنگیدان بە سەرچاوەکانی ئاو کانیاوەکانی کوردستان کە بەڕاستی ئەوانە سەرچاوێکی گرنگی ئاون بۆ تێکڕای دانیشتوانی هەرێمی کوردستان نەکتەنها ناوچەی پشدەر بۆیە ئەرکە واجبە تاک بە تاکیەوە کۆمەڵگایە گرنگی بە پارێزگاری سروشت دەن.